ئەمە هەمومان دەزانین ئەو کەسانەی کە کاری هونەری دەکەن بەڵێ لە ئێستادا لە کنە خۆمان دەبی لە پاڵ ئەوەدا کارێکی دیکە بکەن بەڵێ دەنە هونەرەکە ناڕوا بەڕێوە ڕاستە بەپێی ئەوەی بەڕێزیشتان زۆر کارتان کردو زۆر کاریشتان بەخۆڕایی کردووە ئەرێ وەڵڵا دەمەوێت ئەوەی بپرسم هەز دەکەی غەدرت لە ماڵ و منداڵت کردبی بەهۆی کاری هونەریتەوە زۆریش ناکەم مەسەەن دوو نمونەی گچکە لە بەدەجێڕم یەکەچیان بەڵێ داچی دڵداری فەقرێ هەموو جارێ نیوەی ساڵان کە عوتڵەکە 10 ڕۆژ بوو 2015 ڕۆژ بوو ئەمن دەبای ئەو 15 ڕۆژە منداڵەکانی کە هاوینە فێری مۆسیقامان کردینە بە لەگەڵ مامۆستایانی دیکە بەڵێ ئەمن دەچوومە ماڵیانیان پەیوەندی بە بابوداچیان دەکرد ڕقم تەلەفۆنەوە دەمای مۆبایل نەبوو ڕقم تەلەفۆنی ماڵ ئەگەر هەیەیان بەوەرم دەگرت نەمدەهێش ئەوانە بپسێنەوە ینی لێمان بپچرێن بزرم نەدەکردن ڕۆژانی جمعە ڕۆژانی جەژن ڕۆژانی نیوەی ساڵ ئەمن دەبایە بچم لەگەر ئەو منداڵانە لە مەکتەبی قەدەم خێ لە ناو ئیسکان مدیرەکە زۆر بەڕێز بوو زۆر کرێکارێکی لۆدانابووین ئاوی لۆدانابووین پێشەوەی بچین جێشتیان لێدەدا دەیڕشان هۆڵەکە خاوێن دەکردەوەرێوەڵە ئیدی ئەو هام دەکرد ئەوە عذابە ینی غەدرێک کە لە ماڵ منداڵم کردێ داچی دڵدارێ و جارە پێ دەگوتم دەیگۆ عالم لە خۆی لە جێژنە و عوتڵە دەستە بەغدا ئەتو ماڵە خوشکەکەم لە سلەیمانی ئەوجا دەیگۆ بمان بە ماڵی خوشکە لە سلەیمانی ێ باشەوە چیە تو هەر مۆسیقا هەر مۆسیقا کاکەمەت کوشت ئەوە غەدرێکیان غەدری دووەمیان ئێستا کە فکری لێ دەکەم و ئێستا فەنانەکان دەبینی زۆربەیان گەنجەکان لە ئوتێلێکی مۆسیقا لێدەدا پارە وەردەگری یان مەسەلەن لە خۆی دەورەی کردیتەوە جێیەکی بەکرێگرتیە خەڵک دێدە فێرە مۆسیقای دەکا پارە وەردەگری ئەو کاتی زۆر سەیرم تێدا ینی باشە لۆ دکتۆر پاش دەوام بچیر ئایادەی هەبی پارەی وەرگری لۆ مهندس خەریتە کرد لۆدانێ پارە لێ وەرگری عیب نەبی لۆ محامیە کە پاش دەوامی خۆی بچی بینایەکی بەکرێ بگری شقەچی بگری ئیمحامات بک بە پارە لۆ مۆسیقی قوربەسەر ناویان لێدەنات چاوەش ئەتوو ئەگەر بچی حەفلەی ئێگلەنجە و ئەو شتانە هەبوو وەختی ژنهینان سونەتانە و ینی حەفلەی خۆشی و شادی مەجموعە مۆسیقاژەنەکە بوون لاو لێرە دەچون ناویان بە سوچی دەهات لەبەروێ قەت ئەمن نەچوو ینی منداری من پێویستی بە پارە بووە کە ئەو خەڵکەی دی منداری منیش حەزی لە شتی خۆش بخوا هەموو مەحروم کردبوون فەقیرانە کفر بوو لەکرم حتا لە بیرمە یەک دوو فەنانجارەی ئەندامی تیپی ونەرێەوە لێر بوون چوو بوونە یەکلەنجە 3 مانگ تەزمیدمان کردن لە فڕقی عەزاب لەوەی کەسی دینەچی ئەو هامان کرد بەخوا ئێستا ئەو هونەرمەندانە هەقە مەمنونی مەبن کە پێیان دەڵێن هونەرمەند چونکە ئەمە وامان کرد تەسحێماندا بە ماڵ و منداڵمان برسی کرد تەسحێماندا خۆمان فەقیر و هەژار ماینەوە لە بەروەی قبولمان نەکرد پێمان برێن چاوەش هەتا فکرەی خەڵکمان گۆڕی پێمان دەرێ هونەرمەند ینی گەنجەکان هەقاوانە لەبیر نەکەن ڕاستەکەی کەسانی وەکو ئێوە نابی لەبیر بکرێن مامۆستا